سڵاو ڕێزان، من سام ئەحمەدم. ئەمڕۆ باسی فیلمی یەئجوج و مەئجوجتان بۆ دەکەم. بەم دواییانە چەند ترێلەرێک و چەند بڵێن ڤیدیۆ و ڕسم و شت بڵاو بوویەوە کە باسییان لەوە دەکرد فیلمێک بەڕێوەیە کە باس لە چیرۆکی یەئجوج و مەئجوج دەکات. چیرۆکی فیلمەکە ئەگەر بەپێی قورئان لێک بدەینەوە یاخود بەپێی ئەوەی کە ئێمە لێ تێگەیشتوین کە موسڵمانین، باس لە جۆرە قەومێک دەکات کە کاتێک زەوی نزیک دەبێتەوە لە خراپبوون، ئەو کاتە بەدەر دەکەون لە شوێنێکی جیهان کە تا ئێستا بوونیان هەیە لە ئێستادا، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە بێنە دەرەوە، لە شوێنێکی وا دێنە دەرەوە و تەواوی جیهاندا گیر دەکەن. ڕێژیان ئەوەندە زۆرە کە باس لەوە دەکرێت گەورەترین جەنگ کە مرۆڤایەتی ئەنجامدات بریتێ لە جەنگی یەئجوج و مەئجوج، تاکو لە کۆتاییدا حەزرەتی عیسا لە ئاسمان دێتە خوارەوە و دژی ئەوان دەوەستێتەوە لە ناویان دەبات. زامان بەپێی قورئانەوە ئەوەش کە فیلمەکە یاخود بڵێن ئەوەش کە ترێلەر شتەکەی دروستکردووە بریتە لە زاهیر خان، کەسایەتێکە بە ناوی زاهیر خان ئەو ترێلەرانەی بڵاو کردوێتەوە. بەڵام ئایا ئەم فیلمە بوونی هەیە و ڕاستی هەیە یاخود نا؟